الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه الطيبين الطاهرين ومن دعا بدعوتهم وسار على نهجهم إلى يوم الدين. بنرانو بسراني برزو خوشوي صلاو رحمته مهرباني خواي پروردگار برجه بسر همو لایك. خوشحال و بەختەوەرم کەوا لە ئەڵقەیەکی تری بەرنامەی مسلمان ناسیدا بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست شادەمەوە. خۆشەویستان، لە ئەڵقەی ڕابردوو باسمان لەوە کرد کە مسلمان چێیە و باسمان لەوە کرد کە مانای مسلمانەتی واتای چی، یعنی کاتێک کە من دەڵێم مسلمانم مانای مسلمانەتی یعنی چی. ئەمانەمان ڕوونکردنەوە لە ئەڵقەی ڕابردوو. لە ئەڵقەی ئەمڕۆ بە پشتیوانی خوای پەروەردگار ئیدی دەست پێ دەکەین بە صیفاتی مرۆڤی مسلمان، مرۆڤی ئیماندار چ صیفاتێکی هەیە. جارێک لە قورئانی پیرۆز دەست پێ دەکەین ئەوەی کە خوای پەروەردگار سبحانه وتعالى چۆن وەصفی مرۆڤی باوەڕداری کردووە، چۆن وەصفی مسلمانی کردووە، صیفاتەکانی کەسی باوەڕدار چین. هێدی باس لەو صیفاتانە دەکەین، ئینجا دوای ئەوە باس لەو صیفاتانە دەکەین کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام لە فەرموودە بە پێز و بەڕێزەکانیدا صیفاتی مسلمانانی باس کردووە. یەکەم صیفەت ئەوڕۆ کە لە خزمەتیدا دەبین خۆشەویستان ئەوەیە کە خوای پەروەردگار لە سوورەتی مؤمنون لە سەرەتای سوورەتی مؤمنوندا دەفەرمێت قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون. طبعا أولا كم صفة كقرآن باسي كردية، باسي صفاتي كساني إيماندار كساني باوردار دكاتن دفرميتن أوان سرفرازن أو باورداران سرفرازن الذين هم في صلاتهم خاشعون، أواني كالنويجكانيان دا ملكتن، ئەوانەی کە لە نوێژەکانیان بە ملکەتی بە خوشوعەوە بە ترسەوە بە ملکەتیەوە بۆ خوای پەروەردگار ئەنجامەدەن. کەواتە یەکەم صیفات کە قورئان باسی کردووە بریتیە لە خوشوع لە نوێژدا. خۆشەویستان، بێگومان ئەو بابەتە کە ئێمە ئەوڕۆ باسی دەکەین بابەتێکی وردە، بابەتێکی تا بڵێ هەستیارە. بەڵێ ئەم بابەتە مەسەلەی خوشوع و ملکەتی لە نوێژدا، طبعا خوشوع لە زمانەوانیدا بە مەعنا سکون و بە مەعنا بێدەنجی و بە مەعنا ملکەتی هاتووە. کەواتە ئەو بابەتە وەکو گوتم بابەتێکی وردە، بابەتێکی هەستیارە، چونکە قورئان دەفەرمێتن قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون. یەکەم صفاتی ئیمانداران و مسلمانان بریتیە لە خوشوع و لە ملکەتی بوون لە نوێژدا. خۆشەویستان، هەندێک لە زانایان دەفەرمون خوشوع ملکەتی لە نوێژدا دەفەرمون لە سونەتەکانی نوێژ نییە، واتە لە فەضائیلی نوێژ نییە، بەڵکو لە فەرائیضی نوێژە، لە واجباتی نوێژە، لە فەرائیزی نوێژ، لە واجباتی نوێژ بریتیە لە ملکەتی و خوشوع و بە لە خواترسانەوە کە بیکەی. دەڵێن ئەوە نەک لە سونەتەکانیەتی بەڵکو لە فەرائیض و واجباتەکانی نوێژە. خۆشەویستان، بەڕاستی من لەو بەرنامەیەدا سەرەتا لەگەڵ دەرونی تاوانبار و گوناهباری خۆم قسە دەکەم پێش ئەوەی کە لەگەڵ ئێوە قسە بکەم. خۆشەویستان، سوێن بەو خوایی کە گیانی ئێمەی بەدەستە، من لەگەڵ ئێوە لەگەڵ دەرونی خۆمدا و لەگەڵ ئێوەدا بەیەکەوە بیرەکەینەوە، بیرێکی قوڵ و تەفکیرێکی قوڵەکەین. خۆشەویستان، یعنی ئەگەر بێت و با تەماشاکەین هەمومان بەیەکەوە، ئەرێ باشە یعنی معقولە ئەو فەرزە ئەساسیە، فەرزێکی بنەڕەتی لە دیندا، فەرزێکی زۆر گرنگ لە ئیسلامدا، یعنی هەر ئاوا بە شێواز و یعنی بە شێوازێکی شەکلی و هەڕەمەچی جێبەجێ بکرێتن، ئەوە عەقڵ قبولی دەکات. یعنی فەرزێکی زۆر گرنگ کە بناغە و عەمودی دین و ستونەکەی دین بیتن، هەر ئاوا بە سادەیی جێبەجێ بکرێتن. من دەڵێم لەگەڵ ئێوە بە بیر لەوە بکەینەوە، ئایا ئەکرێتن فەرزێک کە بە هیچ شێوازێک
نەکردنی تێدا نییە بە هیچ حاڵەتێک لە هیچ یعنی لە هەر بارودۆخێکدا بی ئیلا دەبی ئەو نوێژە ئەو فەرزە ئەنجام بدرێتن واتە نەکردنی تێ فەرزێک بێت نەکردنی تێدا نەبێتن یعنی هەر ئاوا بە سادە و ساکار تۆ بڵێ ئەو فەرزە ئەنجام بدرێتن. ئێستا تەماشای ڕۆژی کە ڕۆژی ئەگەر ئینسان مسافر بێتن یاخود نەخۆش بێتن دەکرێن ڕۆژی نەگرێتن لەو دوو حاڵەتانەدا. زەکات یعنی حەج زەکات هەردووچیان ئەگەر ئینسان دەوڵەمەند نەبێ و فەقیر و هەژار بێتن پارەی نەبێت لەسەری لا دەچێتن هەردووچیان خۆ ڕوکنی ئیسلامن. شهادەهێنان النطق بالشهادتين أشهد أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. طبعا أو الشهادة يعني إنسان أجر يقدر بلاتن بي داخلي إسلام بيتن بلام تاك فرزك بهيج يعني كبريتي أو فرزة لعماد الدين لستونكي ديني ستوني دينا كولاجي آينا كولاجي إسلام بريتيا لو فرزام وكدلن هم عماد الدين وهم عصام الدين بتيجي بهذاك پەتی یەقین و دڵنیاییە کە مرۆڤ بەخوای پەروەردیگار ئەبەستێتەوە. یعنی باشترین لە هەموو ئەو عیباداتانەی کە ئینسان ئەیکات لە هەمویان زێدەتر ئینسان لە خوای پەروەردیگار نزیکە خاتەوە. بریتێ لە میعراجی مرۆڤی ئیماندار کە بەرەو ئاسمان بەرزە بێتەوە. خۆشەویستان یعنی فەرزێک کە ئاوا بەرزت کاتەوە بۆ لای خوای پەروەردیگار ئەو فەرزە يعني وەکو گوتم ئەوەندە گرنگ بێتن و فەرزێکە کە خوای پەروەردیگار دەفەرمێتن ئەوەی کە بیکاتن دەبێت دوور بیتن لە فاحیشە و لە منکەر و لە خراپەکاری. وأقم الصلاة إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ولذكر الله أكبر. بەڵێ وأقم الصلاة نوێژ بکەن بەڵام نوێژکردن دەبێت دوورت بخاتەوە لە هەرچی گوناه و تاوانە. ئەو نوێژە ئەو فەرزە لە هەموو خراپە و خراپاکاریەک دوورت دەخاتەوە. ئینجا خۆشەویستان سوێن بەو خوایەی کە گیانی ئێمەی بەدەستە دووبارەیەکەمەوە ئەگەر ئێمە لە جیهانی ئیسلامیدا ئەگەر لە دنیا هەمووی ئەگەر ئێمە ئەو نوێژە بکەین کە ئەو نوێژەی خوای پەروەردیگار مەبەستێتی کە لەسەر ئێمەی واجب کردووە ئەگەر بەمانای کەلیمە ئەو نوێژە بکەین و لێی تێبگەین و حاڵی ببین واللهی حاڵی ئێمە ئەوڕۆ لەو حاڵەی ئێستادانە ئەبووین. حاڵ و باڵمان بە شێوازێکی دیکە گۆڕابوو لە حاڵەتێکی تردا بووین. خۆشەویستان ئەو فەرزە ئەو واجبەیە کە بە هیچ شێوازێک بە هیچ جۆرێک یعنی لەسرت لا ناچێتن لە هەر بارودۆخێک دەبی بیکەی. کەواتە خۆشەویستان مەسەلەی خوشوع و ملکەتی و بە ملکەتی و ترسانەوە ئەو نوێژە بکەی ئەوە فەرزێکە لە فەرزەکانی نوێژ. بەڵێ خۆشەویستان شتێکی ئەساسیە لە نوێژدا چونکە نوێژێکی بەبێ خوشوع و بەبێ ملکەتی وەکو جەستە و لاشەیەکی بێجیان وایە. جەستەیەک کە مردبێت و هیچ گیانی تێدا نەبێتن ئەو جەستەیە مردووە. نوێژێکیش ئەگەر خوشوعی تێدا نەبێت وەک ئەو لاشە مردووە وایە وەک ئەو لاشە بێجیانە وایە. کەواتە خۆشەویستان شتی مەترسیدار و شتی ورد و دقیق لەو بەرنامەی ئێمەدا ئەوەیە خۆشەویستان کەوا بەڕاستی نوێژ لەسەر مرۆڤێک کە ملکەت نەبێت ملکەتی نەبێتن کەسێک کە ترسی لە دڵدا نەبێت بەرامبەر خوای پەروەردیگار ئەو نوێژە ئەو جۆرە نوێژە بارێکی قورس و گرانە لەسەر ملی ئەو کەسانەدا. ئەگەر مرۆڤی باوەڕدار بەمانای کەلیمە باوەڕدار نەبێ و خوشوع و ملکەتی لە دڵدا نەبێتن چونکە شوێنی خوشوع دڵە ئەگەر خوشوعی نەبێتن بەڕاستی ئەو نوێژە زۆر قورس و گرانە لەسەر ملی ئەو جۆرە کەسانە. زمان حاڵی ئەو جۆرە کەسانە ئەڵێتن ئەریحنا منها لە جیاتی ئەوەی کە بڵێتن ئەریحنا بها
واتە زۆر جاران بەداخەوە ئێمە ئەو قسەیە ئەەکەین نوێژمان کرد ئەڵێن الحەمدولله ئەو نوێژەشمان لە کۆڵ کردەوە. نابێ نوێژ لە کۆڵ بکەیەوە، وا دەزانین بارێکی قورس بوو لەسەر ملمان و لە کۆڵمان کردەوە. ئەوە هەڵەکەیە. ئێمە بۆیە ئەڵێم بارێکی قورس و گرانە لەسەر ئەو ملی ئەو کەسەی کە خوشوعی نەبێتن، ئەڵێ ئەریحنا منها، ئێمە لە کۆڵمان کردەوە. بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کاتێک کە باری قورسی ژیان لەسەری گرانە بوو کە لە ژیان ماندوو ئەبوو بە بیلالی ئەفەرموو ئەریحنا بها یا بیلال، بە نوێژ ئەو بارە قورسەی سەرشانمان، ئەو بارە قورسەی دنیا بە نوێژ لەسەر شانمان سووک بێتن، تۆزێک دڵ و دەروونمان بە نوێژ خۆش بێتن. مرۆڤی ئیماندار پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کاتێک کە تووشی ناڕەحەتیەک بوو، تووشی دڵتەنجی و ناخۆشیەک ئەبوو، غاری ئەدا نوێژی ئەکرد. وەستەعینوا بالصەبر والصەلات، پشت بە نوێژ ببەستن، پشت بە نوێژ و بە ئارامگری. کاتێک کە تووشی ناڕەحەتی ئەبن، کاتێک کە تووشی تەنگەتاوی و تەنگ و چەڵەمە و ناخۆشی و دڵتەنجی و بەڵا و موسیبەتە بن، پەنا بۆ نوێژ بن، هانا بۆ نوێژ ببن. نوێژ مرتاحتانەکات، نوێژ دوورتانەخاتەوە، ئارامتانەکاتەوە لە هەرچی بەڵا و ناڕەحەتی و ناخۆشیە. دەبێت نوێژ ئاوا بێتن، دەبێت ئێمە چاو لە پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سەڵاتو وەسەلام. بەڵێ خۆشەویستان، کەواتە وەستەعینوا بالصەبر والصەلات، پشت بە نوێژ ببەستن. لەگەڵ نوێژدا ئارامگریش شەرتە کە ئینسان ئارامگریش بێتن. بەڵێ خۆشەویستان، کەواتە نوێژ لەسەر مرۆڤی ملکەچ و خاشع ئاسانە و سووکە، بەڵام بە پێچەوانەوە لەسەر ئەو ملی شان و ملی ئەو کەسەی کە خوشوعی نییە بەڕاستی بارێکی قورسە. وا دەزانێ هەموو دنیا لەسەر شانیەتی، وازانی کارێک دەکاتن کە بەخۆشی نازانێتن چی دەکاتن. خۆشەویستان، بە کورتی مرۆڤ کاتێک کە دەکەوێتە مخالەفاتی شەرعی، کاتێک کە دەکەویە گوناه و تاوان، سەرپێچی فەرمانەکانی خوای پەروەردگار دەکەی، یعنی بەڕاستی ئەو گوناه و تاوانانە دەبنە پەردەیەک لە نێوانی تۆ و لە نێوانی خوای پەروەردگاردا. ئەو گوناه و تاوانانە وات لێ ئەکا کە ببنە پەردە. کاتێک کە دەبێتە پەردە، ئەو نوێژە لەسەر شان و ملت زۆر قورسە بیتن. ناتوانی نوێژێکی وەکو کەسانی ملکەت بکەی و نوێژێکی سووک بیت و باری سووک بی لەسەر شان و ملت، نابە پێچەوانەوە ئەو گوناهە وات لێ ئەکاتن قورس بێتن لەسەرت. بۆیە دەفەرمێتن وئینەها لەکەبیرەة ئیلا عەلى الخاشعین، کەواتە ئەو کاتە تووشی تەمبەڵی ئەبی، بە تەمبەڵیەوە نوێژەکە ئەکەی، بە لەشێکی قورسەوە هەڵستی ئەو نوێژە ئەکەی. خۆشەویستان، ئەگەر نا نوێژ خوای پەروەردگار طبعا لە حەدیثێکی قودسیدا فەرمێتن من نوێژم لە نێوان خۆ و بەندەکەم کردیتە دوو بەش. ئەفەرمێتن قال الله عز وجل قسمت الصلاة بيني وبين عبدي نصفين، ئەو نوێژم لە نێوان خۆ و بەندەکەم کردیتە دوو بەش. جا لە درێژەی فەرمودەکە خوای پەروەردگار لەو فەرمودە قودسیەدا باسەکاتن، کەواتە نوێژ بەڕاستی خوای پەروەردگار زۆر زۆر یعنی پێت ئەبەخشیتن کاتێک کە تۆ نوێژ بکەی، بەڵام ئەو نوێژە بێتن کەوا ئەوەی خوای پەروەردگار داوات لێ ئەکاتن. خۆشەویستان، خوشوع و ملکەزبوون لە نوێژدا ڕوحی نوێژە، گیانی نوێژە، وەکو گوتم وەکو جەستەیەکە کە گیانی ئەگەر خوشوعی هەبی گیانی تێدایە، ئەگەر نەبێتن وەکو جەستەیەکی مردووایە. کەواتە ئێمە لێرەوە حاڵی ئەبین، لێرەوە ئەوە تێ ئەگەین کەوا ئەگەر پەیوەندیمان لەگەڵ خوای پەروەردگار پەیوەندیەکی دروست و تەواو بێتن، ئێمە ئەتوانین لە ڕێی نوێژەوە خوای پەروەردگار بناسین، لە ڕێی نوێژەوە ئەتوانین عەزەمەت و گەورەی خوای پەروەردگار بزانین، ئەتوانین لە نوێژەوە ملکەت بین بۆ خوای پەروەردگار و بەرەو خوا بچین، پشت بە خوا ببەستین، سوپاسی خوا بکەین. ئەمە هەمووی لە ڕێی نوێژەوە ئەکرێتن. ئەکرێ ئێمە فەرمانەکانی خوای پەروەردگار گوێڕایەڵی بین، جێبەجێ بکەین، چونکە
نوێژ وەکو هەندێک لە زانایان وای دەبین و ڕان وایە کە نهێنی وجودی مرۆڤ، نهێنی هاتنی ئێمە بۆ ئەم ژیانی دنیاە کە هاتینە سەر دنیا، نهێنی هەبوونمان بریتیە لەبەر خاتری نوێژ. باشە، ئایا ئێمە بۆ عیبادەت نەهاتووینە ئەم وجودە؟ ئایا یەکەم عیبادەت و ئەو عیبادەتی کە بە هیچ شێوازێک ناکرێتن نەیکەی دەبێ هەر بیکەی بریتی نییە لە نوێژ؟ ئێکەوە خوای پەروەردگاریش چە فەرمیت؟ فەرمی وەما خەلەقت الجن والئینس إلا لیعبودون، من مرۆڤ و جنۆکەم بۆچی خەڵق کردوون؟ بۆ ئەوەی عیبادەتی خوای پەروەردگار بکەن. کەواتە هەندێک زانە ئەڵێ ئەفەرمون کە بەڕاستی سر و نهێنی وجودی ئێمە لەو ژیانی دنیادا بریتیە لەبەر ئەوەی کەوا نوێژ بکەین و سەجدە بۆ خوای پەروەردگار بکەین. خۆشەویستان، بەڵام ئێمە چی ئەکەین؟ خوای گەورە فەرمی ئیلا لیعبودون، بۆ ئەوەی عیبادەتم بکەن. بەڵام ئەی خەڵکی ئەمڕۆ ئێمە خەڵک چی دەکەن؟ وما خلقت الجن والإنس إلا ليعيشون، ئێمە بۆ ژیان تەنها دەڵێن بۆ ئەوە خەڵق بووین بژین بەداخەوە، یعنی یاخود بۆ ئەوەی بخۆین، یەکولون لە جیاتی یعبودون، یا یەشڕەبون، یاخود یەتەزەوەجون، ژن و ژنخوازی بکەن و خەلاص بۆ ئەوە خەڵق بووین، یاخود وەچە بنینەوە منداڵ بینینە دنیاوە بۆ ئەوە پاشان بمرین و یا کار بکەین و بمرین و ئەوانە. خۆشەویستان، ئەو پێچەوانەیە و ئاەتە پیرۆزێ وما خلقت الجن والإنس إلا ليعبودون. کەواتە خۆشەویستان، مرۆڤ کاتێک کە هەموو ڕۆژێک کە بەیانی بەسەردادێتن بەڕاستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ كل الناس يغدو فبائع نفسه فمعتقها أو موبقها، ئینسان هەر ڕۆژێک کە بەسەری دادێتن یان ئەوەتە خۆی ئازا دەکاتن، یعنی تو کڕیاری دەرونی خۆتی، یان ئەوەتە خۆت ئازا دەکەی، یاخود ئەوەیە خۆت بە هیلاکە بەی. یعنی کاتێک ئەفەرمی كل الناس يغدو، یعنی هەموو مرۆڤێک بەیانیان حرەکە ئەکاتن، ئەجوڵێتن. جا کاتێک عیبادەتی خوای پەروەردگار عیبادەتیی حەقەکەی بەڕێک و جوانی ئەەکەی و لەسەری هەمویان نوێژ، چونکە یەکەم شتەکە خوای پەروەردگار محاسبەی ئینسانەکاتن لەسەر نوێژ، یەکەم شت لە نوێژت لێ ئەپرسی. ئەگەر نوێژەکانت تەواو بوون ئەوانی دیکە پرسیارەکانی تر ئاسانن. جاکەواتە یاخود ئەوەیە ئەتوو نوێژەکانت بە دروستی ئەەکەی خوای گەورە لێت قبوڵەکاتن، خۆت ئازادەکەی یاخود بە پێچەوانەوە والعیاذ بالله. خۆشەویستان، ئەم بەڕاستی وەکو گوتم، یعنی پێش ئەوەی کە لەگەڵ ئێوە قسە بکەم لەگەڵ دەرونی خۆم دەڵێم گرنگە ئێمە ئەو نوێژانەی خۆمان بەڕاستی ببینە پلەیەک بەرزی کەینەوە، بەرز نەک وەکو هەندێک فوقەها و زانە ئەفەرمون سقط الوجوب لكن وإن لم يحصل المطلوب، ڕاستە واجبەکەت لەسەر لا ئەچی بەڵام مەبەستەکە نەهاتیتە جێ. بۆیە گرنگە ئێمە بەو نوێژەی خۆمان بگەینە پلەی ئەو کەسانەی کە ئەگەنە مەرتەبەی خوشوع، ئەگەنە پلەی خوشوع و لە خوا ترسان. خۆشەویستان، هیوادارم کەوا ئەم پێش ئێستاش باسی ئەوم کرد، یعنی خوای گەورە کە ئێمەی خەڵق کردووە بۆ ئەوەی خەڵق نەکردوین کە بخۆینەوە و تەنها بۆ ژیان و ڕابواردنی دنیای بیتن، بەڵکو بۆ ئەوەی خەڵق کردین کەوا عیبادەتی خوا بکەین، خوای گەورە بناسین و ئیطاعەی خوای پەروەردگار بکەین و ئێمە لە دنیا و قیامەتدا بەوە بەختەوەر بین. ئینشاءڵڵا خوای پەروەردگار ئەمانگەینیتە ئەو پلەوە بەختەوەری دنیا و قیامەتمان ئەکا. لاڵقەی داهاتوو بە پشتیوانی خوای پەروەردگار ئەم ئەڵقەیە تەواوەکەین، چونکە بابەتی مەسەلەی خوشوع هێشتا زۆری ماوە کە قسەی لەسەر بکەین. لاڵقەی داهاتوو زیاتر درێژە پێ ئەدەین و تەواوی ئەەکەین بە پشتیوانی خوای پەروەردگار. لێرەدا بە خوای گەورە و باڵا دەستان دەسپێرم. خواتان لەگەڵ، وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.